داوامان لێکردون هەر کەس بە پێی توانای خۆی هاوکار و هەماهنگ بێت لەگەڵ ئێمە بۆی بتوانین بە شێوەیەکی باش هاوکار بین بۆ دابینکردنی پێداویستی و هەروەها جێنشینکردنی ئەو ئاوارانەی کە لە نەتیجەی ئەو ڕوبەڕووبوونەوانەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە سنووری شنگال ئاوارە بوون و هاتوونەتە دۆک و زاقۆ ئەوانەی کە هاتوون لە تا ساعت 12 شەو ئاماژەم پێکرد بەشی هەرە زۆریان ڕۆیشتوونەتە کەمپەکان و بەشێکیان لە دەروی کەمپەکان بەو مانایە هەر هەمویان ئێستا چی ئەوەی کە ڕۆشتوتە ناو کەم و ئەوەی چی ئەوەی کە لە دەروی کەمپە لە لای خزم و کەسوکارەکانیان وەکو میوان ماونەتەوە بەڵام ئەرکی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری هەموو لایەنە پەیوەنددارەکان لەسەروی هەموو UNHCR کە جێگە و ڕێگەی پێویستیان بۆ دابین بکەن بۆەوەی لەوێ بژین تا ئەو کات کە بارودۆخی شنگال ئاسایی ئەبێتەوە بارودۆخ ئاسایی بوونەوە شنگال تەنیا خۆی لە یەک بابەتە بینێتەوە ئەویش جێبەجێکەوتنی ڕێککەوتنامەی شنگالەوە ئەنجامدانی ئەو مەکانیزمەیە کە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال بە ئەنجام گەیشتووە